گوڵدانی شعر دیوانی شەهید مەلا عەلی. شەهید حسێن مەولود ئەحمەد ناسراو بە مەلا عەلی ساڵی 1953 لە گوندی بەربەردی ناحیەی ماوەت سەر بە قەزای شارباژێر لەدایک بووە. ساڵی 59 لە خوێندنگەی سەرەتایی ناونووسکراوە. ساڵی 1962-1963 دوای سووتاندنی گوندەکانی ناوچەی چەرمەگا پۆلەکانی سەرەتایی لە سەرچنار و ماوەت و چەرمەگا تەواو کردووە. ساڵی 1970-72 چۆتە زنجیرەی ڕۆشنبیری کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانەوە و ساڵی 74 لە ناوچەی سوورداش کراوە بەریەپرسراوی ڕێکخراوی تۆڵەی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان. ساڵی 76 چۆتە زانکۆی سلێمانی کۆلێژی ئاداب بەشی کوردی و تا پۆلی دووەمی خوێندووە. ئیتر کە فرمانی گرتنی دەرئەچێت ڕۆژی 11/5/77 خۆی گەیاندۆتە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان. لە 30/79 و لە کاتێکدا بۆ کارێکی شۆڕژگێڕانە ئەچێتە گوندەکانی ناوچەی سوورداش لە گوندی کرژە دوژمن پێیان نەزانێ و گەمارۆ درێن و بە برینداری لەگەڵ هاوڕێیەکیدا دەستگیرەکرێن. دوای گرتن و ئازار و شکنجەدان لە زیندان و دام و دەستگا دڕندەکانی ڕژێمی ڕووخاوی سەدامدا لە ڕۆژی 6/1970 لە قەسابخانەی هەیئەی خاسەی کەرکووک محکەما کرێ و بڕیاری لە سێدارەدانی ئەدرێ. شەوی 22 لەسەر 23 حوتی 1970 لە قەسابخانەی مووسڵ لە سێدارە ئەدرێت. زۆربەی شێعرەکانی ئەم دیوانەی شەید مەلا عەلی لە ماوەی ئەو مانگ و نیوەدا نووسراوە وەک دەربڕینی هەڵوێست و نەبەزینی خۆی لە ڕۆژانی چاوپێکەوتندا ناردوونیەتە دەرەوەی زیندان. جگە لەو شێعرانش چەندین نامەی شۆڕژگێڕانەی لە شێوەی پێسپێریدا ناردووە بۆ هاوڕێ و هاوسەنگەران و ناسیاوانی دەرەوەی بەندیخانە. بۆ ئازیزەکەم زیندانی مووسڵ بەشی سێدارە 12 حوتی 1970. کڕێیان داوی بۆ یەکجار توخوا ئازیز دیدەنیم کە چەند ڕۆژێکم وەرزی بەهار ماوە بێوادە هات پاییز خەزەڵ وەرە توخوا وەرە دیدەنیم کە باوە تێنەگەن کە دەردی سوورە گوڵی گەشی دوێنەی سەر دواتشڵی ئەمڕۆ لەبەر زریان زەردی بەرەو مەرگچوونەم کە ئازیز تۆ خەنیم کە ئازیز جان ئەگەر تۆ ڕازیت خوێنم ئەڕێژمە دێراوی بە ڕێحانە و گوڵچێنراوی دەوروبەری ڕێی پێشوازیت. ئازیز جان کە ئارەزوت بۆ کام گوڵەی زۆر جوانە بزوت کە مەیلی دڵ شوێنێکی کردە باخی گوڵ هێسقانم ئەکەم بە کود و بە دێراوی گوڵشەنیم کە خوا ئازیز وا هاوڕێیان بۆ سەرەی مەرگ هاتن بەڕیز هەر منیان لێ بەجێ ماوم هەتا ماوم بفەرموو جێتە سەر چاوم لە ڕێی هاتن دۆستاوم دیدەنیم کە گەرە فەرمووی خوێنم هەمووی گوڵزاری ڕێتە موو بەمووی ئەبمە قوربانی لە پێشت بۆ تێ هەڵسوونی بەرپێشت خاوەن گلێنەی دیدەنیم کە تا ئەمرم لە ژوور سەرم بی بۆ دڵداری ڕابەرم بی
ڕێنوێنیم کە تخوا ئازیز خۆ ئەزانی چۆنە شوێنم ئەزانی بێبەرگ و نوێنم بێچارەم و بە شەرمەوە تۆ ئەدوێنم بێی بۆ بژاری پوش و خاوری نێو گوڵزاری زامی خوێناوی دژوێنم بەهاتنت با ڕۆشن بێ دەور و بەرم ئاخاوتنت هۆنراوە بێ بێتە بەرم سەرپۆشەکەت پێش کفن بکرێتە بەرم وەرە چاری شەو نخوونی و ڕۆژی خواڵووی بێنێنیم کە ئازیز جان تۆ بی و گوڵی ڕوود ئاخر سبەینێ بەسەری ڕوود بە پێی پەتی قوڵفەی پەتی سێدارا خرێتە بینم ئەمرم و نەبا نەتبینم نەتبینم هەر بڵێم خوا حافیز تخوا ئازیز وا دڵناسک نەبووم هەرگیز دیدەنیم کە ژووری سێدارە زیندانی مووسڵ بەشی سێدارە 3/6/1979 برا دوور و خزم دوور و کەسم دوور بەنابەڵەت تەمەنم با بەرەو ژوور بەڵام ڕوونە بەرەو سێدارە چوونە خەنەی خوێنم لە پێگرێ ئاڵای سوور بەرەو ژووری سێدارە ماندووی کردووم و شوێنەکەم شێدارە کە نیشانەی پەشێوی پێوە شێوەم ئەوە برینی ئەشکەنجێ و جێدارە نەڵێن ئەمرێ و لە ترسی مەرگ پەشێوە پێشمەرگە بم هەر ئەکەومە پێش ئێوە بە مەرگی پێشمەرگی ئێوە ئاسوودەم ڕوشم زەردەی پێکەنینی هەر پێوە گەرچی بەرەو دوا ماڵی ژین بەڕێوەم یەکەم ماڵی نەمردنم دیارە لێوەم بەشم چونکە مردنی ناوجێ نییە شادم کە تا دوا هەناسەش بە پێوەم مەرجی ئاوان ناگۆڕمەوە بە سەد ژین ژینێک سرم بۆ دوژمن بێ بەپەرژین سەربەرزیە کە پێڵاومە بینن بەسەر سەری دوژمنەوە لە بەرزین پێ لە سەریاندا نێم و ئەڕوانم بەرەو شاری جێهەواری کاروانم ئەگەم پێیان چونکە دیارە جێ پێیان ئێرێ و لەیلا نادەم تاتوانم ئەوا ئێستا کەوتومە شوێن پێشڕەوێک کە لێرە بۆ لە پێش مندا چەند شەوێک دیارە منیش هەر ئەوەندەی لێ ئەبم وا بەنوێنی ئەوەش چێنم سەرخەوێک خۆ بەنوێنی بجێماویدا پۆشم تا پێی سوک بێ ئێشی لاشەی نەخۆشم بۆتە بەڵگە بە شوێن ئەودا ڕۆشتنم ئاخۆ چێیتر پێی دێتە شوێنی خۆشم دیسان ڕێگەی شوێنێکی کەم لە پێشە ڕێی گۆڕستان کە دڵنیام ئەو لەوێشە ئەگەر لاشەم نەشێ ببرێتە شوێنی جانم لەسەر گوڵی سەرگۆڕی مێشە کە دڵنیام ئەچێتە جێی شانازی لەو ڕێدا منیش ئەکەم جانبازی کە ئەو خوێنی خەڵاتی ڕێی خەباتە خوێنی منیش ئەنەخشێنێ ڕێبازی ئەو مەرگەی لێم ترساوە ئەیلاوێنم بۆ ناوێرێ بێت و بگرێ داوێنم بابم ناسێ کە پێشمەرگەی کۆمەڵە و کادرێکی دەست و داوێن خاوێنم کە پاشمردن هەبوو دنیایەکی نوێ تا ئەو کاتە باجانیشم تێر بنوێ چونکە ڕۆژی هەستانەوە دەرفەتی فرمانێکی وەک ئێستام هەر بۆ ئەلوێ لەو دنیایەش هەر پێشمەرگە و کادرم کە هیچ نەبێ لەوەی ئێستا چاترم لێرە خاوە نەزموونی ڕێی خەباتم لەوێ لە نێو کوورەی شۆڕژ ئاگرم ئەگەر لێرە نەمتوانی بێ بجەنگم لەوێ بەدەست هاوڕێیەکەوە تفەنگم ئەگەر لێرە بەجێمابم لە کاروان لەوێ لە پێش کاروانەوە پێشەنگم
دەست گیرانەکەم. زیندانی مووسڵ بەشی سێدارە 15 حوتی 1979. دەستگیرانی بەجێماوی ژوانی چۆڵم، بە نەشتەری بیری نائازادم کێوی بێستونت بۆ هەڵدەکۆڵم. دەستگیرانی وەک خۆم بەدبەخت و کڵۆڵم، لە دەفتەری دیوانی دێوانەی شەمی ئەم سەردەما هەرچیت بۆ بنووسرێ کەمە، بۆیە تێشووی هەموو تەمەن بۆ مەلی خۆشخواون و چەمەن لەبەر تۆ ئەبەسمە کۆڵم. دەستگیرانی پەری خەونی شەوان ڕازاوەی سەرقوڵم، دڵژانەکە چون ئارەزووی جارێکی تری ژوانەکە، چاو ئەبینێ گوێ بیستێ و لوت بۆنەکە، هەست و هۆشم دیسان داوای گێڕانەوەی شریتی عمری کۆنەکە. ئەوەی لە ناخما بزوێ نانووسرێ بەدەستی کۆڵم، ئەمەوێ بە وشەی ڕەنگین وشەی ورشەداری سەنگین، ڕازاوە و پڕواتای بەتین یەک دوو دێر شێعرت بۆ دانێم، خەم و ترسی ژووری سێدارەوە لانێم. ڕووی خەیاڵم بکەمە تۆ بێمە گفتوگۆ خۆ بەخۆ، بڵێم دەسوێندم بۆ بخۆ کە هێلانەی دڵی کەیلت بە تەنیا هەرمنی تێدام. بۆ نازانی چەند لە دوای ئەو سوێندە گەڕام، بەڵام شەرمی چاوی نەرمت نەیهێشتێ بگەم لە هەستی دەرونی بە کوڵی گەرمت. نەدرکا ئەو ڕازە لەلام، نەیهێشت ئەو بەو ڕازە زاخاوی دڵی کۆی لەم بدەمەوە. هێندەی لە تۆ پاڕامەوە، نەتوت با هەر گرەی شەرمم بکەمەوە، نەدوت تا سەر بەسەر نەبا شەوگارانی بەخەمەوە. من دێوانەم تۆ ئەو شەمەی کە کۆیلەی پەیوەندی باوی ئەم سەردەمەی، من دیلی تۆ گیرۆدەی دەستی منی، من سربەستم تۆ ژێردەستەی و شەرمنی. ئەوەندەی ئازارە چێژی، ئەوەندەی ئەسرین ئەڕێژی، ئەوەندەی ئازارت نۆشی، منت بێبەش کرد لە خۆشی. تۆ لەبەر ئازاری شەرم، من لەبەر ئەوینی گەرم، تۆ لەبەر دابوونەریتی کوردەواری، من لەبەر زیندانی تەنگ و چواردیواری خوێن دەچۆڕێ لە جگەرم. من ماڵاوا لە تۆ و لە خەم، بەڵام بڕواد هەبێ بڕوا ئەوینت بەرنادەم تا هەم. منیش بۆیە لاوانەوەم لەگەڵ تۆیە، ڕاز و نیازم خۆ بەخۆیە، پەیمانیش ناشکێنم تا هەم، تا ئەوینم ڕۆمانێک دێنێتە بەرهەم. کوردستانم، زیندانی مووسڵ بەشی سێدارە 8 1979. کوردستانەکەم بووکی یەکشەوە و دەستگیرانەکەم، ڕوود وەکو کەزی و پرچی ئاڵۆزە، بە چنگی خەبات با بۆت شانەکەم. وردی زمان و قیبلەگای منی، جوانتر لە نیگای چیژی شەرمنی. ئەوەی جێیدا خەلێت بێبەش ئەبم، نابینم بڵێم شکا دوژمنی. ناشبینم کە کورد وەکو میلەتان، ئاڵای سەربەستی هەڵکا لە جیهان. ناکۆچی نێوان چینان نەمێنێ، وەک یەک لێ بکرێ لادێ و شارستان. دەنا دڵنیام دوژمنی بەشەر، ڕۆژێ دێماچی لە بن بێتە دەر. خۆشگوزەرانی و زانست و جوانی، بەرگی بووچێنی وڵات بێتا سەر. ئەی کوردستانی بێداڵدە و پەنا، نەمامی ژینی منیش هەڵکەنا. چاو بە فرمێسکی ژێردەستەیی تۆم،
هێندە دەربەستی خۆم نایەم دەنا ئەی کوردستانی مەڵبەندی کاوە جێی داخە نەمدی ئاڵای شەکاوە بەڵام ڕۆژێک دێ هێزینەوەی نوێ کۆشتی زۆرداری پێ هەڵتەکاوە کوردستان زیندانی مووسڵ بەشی سێدارە 23/6/1979 ژینم وەک خەوێ هاتە پێش چاوی کوردستان تێر تێر نەژیام لە ناوی پێیدا بگەڕێم بێ کۆسپ و سنوور بەڕاست و چەپدا و بەرەو خوار و ژوور ئێستا بە خەیاڵ دێمە سەیرانی ئاخۆ چ ڕۆژێک دێمە سەیوانی کامە ترۆبکەی سپی و بەرز بوو کامە بەندەنی سەخت و سەوز بوو کام مێرگوزاری تەڕ و پاراو بوو کام ڕۆژ ئاسمانی شین و هەساو بوو گەر تا هەتایەش لە بێش چاو ون نەبن تاسەی سەرنجیان هەر نایەن لەبن دەمی کۆتایی وەرزی هاوینێ کە گوڵە جووتێرە سەری دەردێنێ دیسان ژینەوەی جای وەرزی پاییز مژدە دەخاتە دڵی پەست و زیز تیشتی هەتاوی پاش پەڵەباران و ڕەنگ دەهێنێ پەل و پۆیداران تا دەمی پاییز جیڤار و ئەستێر لە کوێستان سەوزن سایادیان بەخێر زستان ڕەهێڵە و باران و بەفر دەسڕێت تۆزی ڕێی ڕەشماڵ و کەپر خۆزگا خوازن گەنج بەڕابردوو بە چپەی دوانی جوانی دوو بە دوو گەنج پەک و پەکووی ڕابردوویانە کە نایبیننەوە ئاخ و ئۆفیانە دێتەوە یادیان پۆلی نازداران لە پێش تاوڵی بوون دەمی ئێواران چاو بە ئیشارەت دەم بە پێکەنین لە پەری جوانتر هەرچەندەکەنین ئاخ پاییز وا دێ وەرزی مردنە وەرزی جودایی و پەنابردنە مەرجی سەوزەجا هی گوڵ و گوڵزار کاتی زەردبوونی گەڵا و گوڵی دار بە درێژی وەرزی زستان سەران سەر سەد ناومێدی سەختت دێتە دەر هەتاکو بەهار دەگەڕێتەوە لاپەڕەیەکی یاد ئەکرێتەوە بەهار لەشکری هەور و لێشاوی کە پڕ لە داخە تێکڕای هەناوی نیشانەی زستان پاک ئەشواتەوە پیشی تووڕەیی چاک ئەخواتەوە گوڵە حاجی لە هێرۆ نەستەرەن مێلاقەش لێر شەقایق سەوسن شەو بۆ وەنەوشە خاتونە نەسرین لە ڕەنگی ئاڵی سەوز و زەرد و شین هەڵز و جابەند و کەنێرە و کەما بە شنەی فێنک دەکەونە سەما لەگەڵ جای ناسک وەکو دڵداران لە یەک دەئاڵێن هەموو بەهاران کە پلوسکی گەورەی بەفراوە بینی گەرەک تەدەمت بخەیتە بینی لەسەر لوتکەی ڕاز دەڕژێتە خوارێ دەیکەنە گرمە و هاژە بەجارێ لەعل و مراوی لەوان دەپرژێ ئەفسونی جوانی لەوان هەڵدەڕژێ دەبێتە بازنەی حەوت ڕەنگی بەرخۆر دەڕازێتەوە سروشت هەمە جۆر لە دەم ئاوەڕۆی ئەو نشێوانە جوانی بێڕادە و چەند و پێوانە بەڕۆژ و نسێ و هەوراز و نەوی بەرزی ئاسمان و ڕووبەری زەوی هەستی هۆنەر و دەستی هونەرمەند ناتوانێت دەری ببڕێت چۆن و چەند جاوەرە سەیری پۆلی ڕەشماڵان هاتوونەتەوە جێگەکەی ساڵان پیرۆز و خونچە و نەشمیل و ئەستێ یەک مەڕ ئەدۆشێ یەک ڕائەوەستێ زارا و نەسرین و بەهار و کاڵێ یەک بەرەوکانی یەک بەرەو ماڵێ چیژی چاومەستی ئەو هەوارانن فریشتەی ئاشتی ئەو کۆسارانن شەیدای شمشاڵی سەر بەردەبێرن حەقیانە چونکە بەو جۆرە فێرن بەڵام هەزار ئاخ هەزار هەزار ئاخ ئەم ساڵ کۆچەری نایەنە ئێلاخ نابنە میوانی ئەم ساڵی بنار بێڕووناکیە بێ ئەوان بەهار چۆڵە هەواری تەنگی سێمانی
هی دۆڵە کۆچێ و بەردە هەسانی هەواری جۆزەڵێ و چواس و بێدەلان گەوەڕە زەڵێت و ژەڵە قۆرغان هەمویان چۆڵن وێران کراون بە زۆر بۆ دەشتی گەرمێن براون ئاخ بۆ وڵاتمان لێ دەشێوێنن دێهات و باخمان بۆ دەسووتێنن و دەرمان دەنێن لە خاچی خۆمان ئێمەش وەسێتە و جێماوە بۆمان کە سەر شۆڕ نەکەین لە ئاز داگیر کرد ڕۆژێک دێ بە شەق دەیان کەینە دەر بۆ برای زیندانیم برای زیندانی دوورە دیدارم ئاخ بۆ بینینت دڵپڕ جەخارم تۆ لە زیندانە بێ ئاگای لە من تۆی لە من دوور کرد خوێن خۆری دژمن خۆزگە پاش مردن بم دیبایەوە تۆڵەی ئەو دووریم بکردایەوە بە شێوە و ڕەفتار هەر لە یەکە چووین هەر وەک جانێک بووین لە دوو لەشدا بووین نازانم دوای من چی بەسەر تۆ دێ دێتە بەر چاوت یادگاری دێ دڵت دێتە جۆش وەکو من چۆن بووم کەل و دووری تۆ لە هۆش خۆمە چووم چەند جارێ ئاسۆم ماچ کرد لە جیاتیت لە ڕوویا دیار بوو نیشانەی ماتیت شیرین شنۆجان ڕۆحەکەم ئاسۆ سڵاو بۆ خزمان بۆ هەمووان بۆ تۆ من بە قوربانی باب و باپیرت پێشمەرگە بە تا حەڵاڵ بێشیرت یادێکی کوردستان بەشی سێدارەی زیندانی مووسڵ هەشتی شەشی 1970 هاتەوە یادم شەوێکی قەندیل هێنایە گریان دڵی مات و دیل ئەو دەستەی لەوێ بە فراوەی تەزاند داخراوە لێرە بە ئاگر و ژیل بەدەم ڕێگاوە بە نوکتەبازی پیشانمان ئەدا وەزعی ناڕازی نەمانەزانی چۆنە بڕێواز و ڕێی دووری بەرەو لوتکە و هەورازی سەرما و هەورازی قەندیل پیرۆز بێ هەموو ئومێدتان هەر بە نەورۆز بێ فرامۆژە بێ ئەو کاتە هەرچی ڕۆژێکی زستان سەخت و ئاڵۆز بێ قەندیل کوێستانی دڵگیری وڵات هەر هەتاک و ئاب داڵدەتانەدات ئیتر دەواری داڵدە نامێنێ و تارای زیویری نوێکرێ خەڵات دوایش جریوە و بەفراوی بەهار ئەسڕێ لە دڵان خەمی ڕۆژگار ئەدڕێ لە بەریا بەرگی وەرزی کۆن ئەی گۆڕێتەوە بە شاڵی گوڵدار چەند دەشمان دوو بن ئەحەسێنەوە مادام بە ئازاد سەر ئەنێنەوە مادام بەویست و ئارەزووی خۆتان دەستان بە چەکی تۆڵستێنەوە خۆزگە منیش هەر لەوێ مابایم چەکەکەم بەس بوو لە جێی سەرمایم ڕانابرێت تەمەن لەم گەرمە سێرە چونکە پەروەردەی ئەو جێ سەرمایم هاتەوە یادم شەوێکی سارا لە نێو کەژاوەی وەرزی بەهارە چیمەن ڕاخەر و ئاسمانی شینی پڕ لاستێرەش دەسماڵ و تارا وەک ڕازانەوەی ئاڵوواڵای بووک لەناو ئامێزیا لەشم ئەبوو سووک
چۆن بەسەر بوو کا نوقڵ ئەبارێ بە ئێمەش ئەبڕا نوقڵی بەڵاڵووک کانی بەفراوی پڕ لە زیخ و چەو ئەفسونیە ڕژ لە بەرمانگە شەو خشەی دارمازووی بەر شنەی فێنک چپەی دوانی بوو لە جێژوانی ئەو جریوەی مەلی لانە لێون بوو شمشاڵی شوانی شعری هێمن بوو داری جێلانەی شەوی ڕابردووی بێلانەیەکی تری لەبن بوو شەو ئێشکچی بووم لەگەڵ هاوڕێیەک لە شوێنێکی بەرز لە بن هەرمەیەک خەیاڵی خاویش خولیا و خەریکی گەڕانی خۆی بوو بۆ هەموو جێیەک جارێک پەپولە و جارێکیش مەل بوو جارێک پشتکۆم و دەستکۆڵ و شەل بوو جارێک فیشەکی ناولولەی چەکی پارتیزانێک بوو چاوەڕێی هەل بوو جارێک بە هەوای هەناسە ئەبزوت جارێک جێگرتوو وەک کێوی برزوت جارێک سەهۆڵی چۆڕاوگەی دۆڵی کوێستان و جارێک پشکۆی سەرەبزوت هێندە خێرا بوو ماڵی نەشێوێ ئەو ناوە گەڕا هەتا پارشێوێ وەکو تەتەرێک ئۆرگانی پێبێ لە قەندیلەوە بۆ سارا و زێوێ جارێک بە پیادە و جارێک بە سواری ڕێی سەرە و ژوور و ڕێی بەرە و خواری ئالان و پشدەر ئەگەڕا و هەموو گۆمی چەموزێ بووبنە بواری ئەو ڕیزە شاخە تا پیرە مەگرون کە پێستی سەری داگیرکەرە گرون پێیان لە شەختەی سەهۆڵە ترازێ و لاشەیان ئەبێ هەپرون بە هەپرون بۆ کەشتی خەیاڵ بووبوونە بەندەر بۆ گەشتی ساڵێک لێی ئەخز لەنگەر جارێگە بوونە جێی هەواری خێڵ جارێگە بوونە بنکەوجێ سەنگەر جارێک خەیاڵی هەتیوی بێکراس یان پێتەزیوی ملڕوتی پێخواز جارێک خەیاڵی باوەشێنی دڵ بوونە هەوێنی ڕاز و باس و خواز دوور و نزیک و ئاسمان و ڕێسمان بوونە تان و پۆی پەخشانی باسمان مانگوڵستێرەش ئەڕژانە ئاوی دووکان و ماسیە چوونە ئاسمان بەڕووی دووکان و بەڕووی سوورداشە لەو جێبەرزەوە ئەم کرد تەماشا ئەو گەڵا سەوزەی سایی سەرم بوو نەمەگۆڕیەوە بە تاجی پاشا خۆزگا مردم ئەوسا لەو کێوە چەکەکەمەی بردێکێک لە ئێوە وا ئێستا چەک و فیشەکدانەکەم نازانم لەکوێ بەشانی کێوە هاتەوە یادم شەوێکی قۆپی تراتۆڕی گوند و قەرەدا گڵۆپی بۆ سوخمەی ڕەشی شەو گۆبەرۆکی زەماوەندێک بوون قۆپی سەرچۆپی لە زمناکۆ هەتا بەرانان بە ڕەشبەڵەک و لەنجە و خۆڕانان ئەدرەوشایەوە لالا و لۆکس و کارەبای خشڵی سابات و بانان ئەو شار و گوند و ئەو شاخ و هەردە لە باسەڕەوە تا گڵە زەردە هێمنی باڵی بەسەر کێشا بوو وەک بووکی شەرمن چوو بێتە پەردە خوڕەی کانیاویش لەو بەرە و خوارە لێم بوونە خرمەی کرمەک و گوارە لە دەستی دۆدا هێندە خەیاڵم هەڵپەڕی ئێستاش هەناسەم سوارە گەڵامێ و بوونە ڕستی لاگیرە لاولاویش بوونە ملوانکەی لیرە ئەوەندەم لەوێ تەماشا کردن لێرەش بابەتی زاخاوی بیرە ئاسمان ئاوێنەی پێشکەژاوە بوو ساماڵێکی بێ هەور و ژاوە بوو بەڵام ئاسمان و زەوی ئەندێشەم شانۆی نواندنی سەد ئاژاوە بوو لە دڵما تۆی چەند بیرەوەری سەوز بوو گوڵی کرد و هەڵوەری دیسان بۆ وەرزی تازە تۆوی ڕشت تا بێگوڵ نەبێ بۆ کوێرەوەری لەو جێ ڕەشماڵ و هۆبە و هەوارە لوت بە بۆن کەوتو چاو بە شەوارە بۆیە تا ئێستاش ناتوانم باسی تەواو بنووسم دەست کۆڵەوارە تاوێ گوێم ئەگر لە ڕادیۆی ئێران ئێرانی ئێستا ئاڵۆزی وێران تاوێ بەستەیەک لەسەر لێوم بوو بە ئاستەم ئەموت لە بەرنەوێران
ئەترسام کەسێ گوێی لە دەنگم بێ بێت و ئاوێزەی گراوی شەنگم بێ لەو شوێنەی شەوی شایی سروشت بوو بەیانی لەگەڵ دوژمن جەنگم بێ دەستی هاوڕێیەک نەگاتە دەستم خۆشم بە تەنیا نەتوانم هەستم بەو ئەرکە و پەکی فرمانم کەوێ نەگاتە ئەنجام وەک خۆی مەبەستم خەیاڵ گەلێ جێی ئاوا کردەوە گرێوی لە بزەی ساواش بردەوە چی لە مردن کەم دەرفەتم نادا نەخشەی خەیاڵم ببنە کردەوە بە تەنیا شەوم ئاوا بردە سەر کۆڵەکەم دانا سرم کردە سەر خۆزگا مردم لەوێ تا بۆتان نەبوومایە هۆی ئێش و دەردی سەر لەوێ ئەمردم ئەنێژرام و بەس ئیتر نەدەهات بۆ دیدەنیم کەس باوک و دایکی خۆشی نەچێشت و وا نەدەبوونە خەڵوز و قەقنەس ئێستا کەوتومە ئەم شوێنە تەنگە ڕاخەرم خار و سەرینم سەنگە پەی بە ڕۆژگاری ئایندە نابم ئەپرسم ئەژیم کەس ناڵێ ڕەنگە ئەمڕۆ لێرەم و سبەی لە گۆڕێ چش با ناویشم نەیەتە گۆڕێ من بەڵێنی خۆم هەر ئەبەمە سەر ڕێبازم لە ناو گۆڕیش نەگۆڕێ قەندیل و سارا و قۆپی ڕەنجینم سامان و تاج و تەخت و نجینم بۆ سەربەخۆیی گەلب و خەبات و لەگەڵ ئارەزوی خۆما جەنجینم گەرچی وەک ماسی دەریا لە تۆڕا دیار نیم لە هیچ کەس مەگەر لە تۆڕا بەڵام ئاسوودەی ئەوەم باوەڕم بەسەد ئەشکەنجە و تەفرە نەدۆڕا من ئەڕۆم و تا ئێوەش بمێنن هەزاری وەک من دەستە و دامێنن ببنە سەربازی سەر لە پێناوتان بێ ئەوەی بۆ جان بەخشین دامێنن ژیان زیندانی مووسڵ بەشی سێدارە 15 حوتی 1979 ژینم وەک خەوێ هاتە پێش چاوێی کوردستان تێر تێر نەژیام لە ناوی نەژیام خزمەتی بکەم هەتا هەم تێشووی بۆ شۆڕش تیا بێنمە بەرهەم نەژیام تا دڕچێک وەلانێم لە ڕێی هاوڕێی پێشمەرگەم زامار نەبێ پێی نەژیام خزمەتێک بۆ گەل تۆمارکەم ڕوون بێ ڕووبەرەوە ئاڵای کرێکارکەم نەژیام هێن بکەم پێشمەرگایەتی برام شەرم نەکا بڵێن برایەتی نەژیام ئەو کەسەی وەک منە و دیلە ئازاد بێ و بڵێ برام لە قەندیلە ئەسمە دیدەنی لەو جێ هەوارە کە بنکەی سووری هیوای هەژارە کە زانکۆی شەڕی پێشمەرگانەیە ڕمی ئاڕاستەی ڕووی بێگانەیە نەژیان بێتەوە بچمە سەردانی پێکەوە بچینە نێو ئاوەدانی کۆڕی گفتوگۆی هەروەکو جاران ببەستین لەگەڵ خەڵکی ئێواران بە تێری باسی ئەم زوڵم و زۆرە شی بکەینەوە بۆیان بنۆرە نەژیام کۆرپەیەک ناو بنێم تۆڵە بڕواتە شوێنم با نەڵێن چۆڵە نەژیام برازایەک ناو بنێم ژیلوان تا نەڵێن گردوون بۆ پیاو کوژیلوان برازا تەمێکا بە مەرجی مامی ئاو نەدا بە خوێن ڕەجی نەمامی نەژیان بۆ خەڵکی ببمەجەی بڕوا نەڵێن بێسوود بوو چش دەبا بڕوا نەژیان بۆنەوەی نوێ ڕێتەخت کەم نەک جارێ 100 جار گیانم بەخت کەم نەژیم برد بۆ مردن بمرم پیاوانە مەرگم ببێتە یەک دەریاوانە نەژیام تانەوەی دوای خۆم ببینم بۆیان هەڵڕێژم چی تایە بینم تا هەموو هەستی پەنگ خواردووی دەروون دەربڕم و بانگم بگاتە گەردوون بیدا لە ژێی گوێی هەموو جەماوەر پارتیزانانە ببنە جەنگاوەر خەباتی سەختی کۆمەڵە و کەڵکی ببێتە ئەزمون بۆ هەموو خەڵکی هەر لە خۆر هەڵات هەتا خۆراوە بڵێن نمونەی کادری ئاوا کەم و پوختە بێ نەک بۆر و گەلێک بێ
لەگەڵ کاروانی هەرچی گەلێک بێ ئەشێ بکرێتە سەرمەشقی خەبات هۆی ڕزگاری بێ بۆ گەل و وڵات نەژیان بە وەرکەی سەرشانم هەستم بێتە دی هەموو خۆزگە و مەبەستم بۆ هێنانە دی ئەوانە ئەمرم بۆیە داوێنی کوردستانەگرم بمخاتە ڕیزی مەردانی ئازا ئارەزوم وا بوو بەڵام نەسازا ئەمیس خزمەتی وڵات پیشەم بێ ئاڵای سوور بووکی نوێی هەمیشەم بێ چی بکەم نەخشەکەم مردن تێکیدا دوژمن خوێنەکەم وا لە پێچیدا بەڵێ پێی وایە لە ناوم ئەبا نازانێ بەرەو هەتاوم ئەبا بەرەو خۆر بازوم پێ هەڵ ئەماڵێ ئەبمە ڕووناچی بۆ هەموو ماڵێ چەند ڕۆژێکی تر بەرەو سێدارە ئەبرێم و ئەمرم جانیش بێدارە بۆیە کە دوژمن لێم ببێ بەدێو پاڕانەوەم لێی نایەتە سەر لێو زامی ئەشکەنجە و بەند و کۆت و پەت سرم بۆ دوژمن نەوی ناکا قەت مەردانە پێچی مردن ئەکەم نۆش چش لە من سەری هاوڕێیانم خۆش بەڵام کە ئەمیز نەمرم بە گەنجی کوردستانەی وت پێویستمە ڕەنجی قوربانی زیندانی مووسڵ بەشی سێدارە 1970 هەموو مانگی ساڵ بوونە حوزەیران هەموو وەرز بوون بە وەرزی خەزان کام گەلی دنیا وەک کورد بێ بەشە بەرگ و کاڵایان سەر تا پاڕەشە هیچ ماڵێک نییە بێ قوربانی بێ ساتێکی ژینی شادمانی بێ پیرولاو هەموو لە ڕێی نیشتیمان بەشیان کوشتنە و لە سێدارەدان کەوابێ بۆچی ژین لام شیرین بێ دڵپڕ لە کوڵ و چاوپڕ ئەسرین بێ ئێستا ژینی خۆم هێند لا هەرزانە 100 جار قوربانی ئەم کوردستانە قوربانی چینی چەوساوەیەکەم کورد بە ملوێنی وەک من نابێکم زیندانی مووسڵ بەشی سێدارە 1970 ئەوین و وەفا و دڵسۆزی و پەیمان لەگەڵ خۆم ئەوە هەموم لە گۆڕنان چاوەڕوانیشم زۆر بەڕێکردن هەزاران خۆزگەم لەگەڵ خۆم مردن لێمون بوون شێعر و وێنە و یادگار وەک خۆمیان لێهات بەدەستی ڕۆژگار ئەوەی پاشی خۆم لێم بەجێماون چەند کاسێتێکی تۆمار کراون ماملێ و شاروخی و زیرەک و دیلان ئێستا بیستنیان مەنعە لە دیلان وەفاداریانم ئێستاش لە زیندان خۆزگە لە پاش خۆم بە ئەحمەدە دران زیندانی مووسڵ بەشی سێدارە دەڵێی لێم گەڕەتاوێ بسرەوم
ماندووم دەمەوێ کەمێک بخەوم بن و خۆت باوێ ناوجێژی خەیاڵ وەک چۆلەکەیەک بفڕەیاڵە و یاڵ چی بەسەرهاتە بێتەوە بیرت تا چاو دەبینێەوە بڕدەکا شیرت تا دڵ حەز دەکا و دێ بەدەستەوە خۆت بدە بەدەم هەوای هەستەوە بە شوێن پەپولەی باڵبری قەداری وشەدا بڕۆ هەتا بێداری بە شوێن هەڵاڵەی گوڵی ناسکدا تەنانەت بە شوێن ڕەوی ئاسکدا بە وشەی جوان و تەعبیری بەتین ڕستت داڕێژە پارا و شیرین بە چێش و سەروا دەسا ڕۆمانێ هەر لەو خەیاڵەی دەیکەی بۆم دانێ تا لەبەری کەم وەکو فەرزی نوێژ دەروونم پڕ بێ و بکا سەرە ڕێژ چیت بە چاو دیوە لە ناوچەی پشدەر گەنا و بێگەڵاز هەڵشۆ سەنگەسەر هێرۆ باوزێت بێشیر بەستەسێن ژاراوە ڕزگا تا شارستێن لەگەڵ خەیاڵم ئاوێزن گیانە بیانکە ملوانکە وەکو زەنجانە بیکاتە گەردن بەژم شۆڕەکەم ڕۆژی هاتنی بۆ سەر گۆڕەکەم کام گوندەی ئەڵەی بەهشت بوو بۆ خۆی ئەوەی کە باشتر باسییان بکات تۆی چونکە پێدوتم زۆر لێی گەڕاوم ئێستاش دوێنەیان دێنە بەرچاوم چوومە شوێنەکەی بیرەوەری تۆ ئاوەکە و مڕە و بێناسە و هەڵشۆ ئەو ڕۆژەی ڕێمان کەوتە بێناسە ئەو ناسکە پەنجەی ئەدود ڕێواسە چای خستە بەردەم ئێوە لە پێشا تا پێتان زانی دەستم بۆ کێشا نان و هەنگوین و دۆی سارد و کەرە خەیار و ترۆزی و میوەی نۆبەرە لەگەڵ نێونیگای چیژی کەڵەگەت وزەیان خستە نێو لە ئاشەی شەکەت مێخەک و جاترە و ڕێحانە و سێپەڕ وەک بۆ ئێمەیان خست بنە سێبەر هەنگی سەرنجی من و مێشی هەنگ بۆ هەڵاڵە و من بۆ کچی شەنگ ئەو لە دێبەر بوو لەبەر هەتاوە من لە سێبەریش سوتام لە تاوە وە سوێنە و گیرە و بادین و بێموژ لی تێکەڵ ئەبێ پاییز تەڕ و پوژ پاییزی ئێستا بەهاری دوێنێ خەیاڵی بەرەو گۆڕام دوێنێ هێرۆشم دیوە بالێڵان بەکاو مڕێ دەروونە گوندی نزیک ئاو یادی ئێوارەی مڕێ و دەروونە ئێستاش ئاوازی ناڵەی دەروونە لەبیرتە کاڵێ و ئارێز و پەخشان لە ڕێکانی بوون گۆزە لە سەرشان بۆ چاک و خۆشی ئێوە دەهاتن ئەدوت شیرینی شەوی بەراتن فڵانە داوای تۆزێ ئاوی کرد گەلاوێش دەستی بۆ سەر چاوی برد پاشان ئاویشی هێنا بۆ ئێمە دیاریە و ڕۆژەی تا ئێستا پێمە ئێستا تینومە و وشکە دەروونم چاوەڕێی ئاوی دەستی خاتونم بیری مرواری و ئامین و گەوهەر خەندەیان زڕەی زەنگی جۆمە هەر لە یادم ناچن تەنانەت لێرە باسم بۆ ناکرێن لەم گەرمە سێرە هەر تەنیا جارێک چوومە لبانە ڕوم کردە دەشتی پشدەر لەو بانە مەگەر دێهاتی ئالان وەهابن ئێستا وێران بوون حەیف و مەخابن ڕاز زیندانی مووسڵ بەشی سێدارە دەی 6,979 ئێستا ئومێدم هێندە لاوازە ناتوانم بڵێم دەمێنم تازە مردوو مونانی زیندوانە خۆم تازە ناتبینم ئازیزەکەی خۆم دوێ شەو لە خەوما دوور بێ لە باڵات لێت نزیک ئەبووم تا ماچکەم گۆنات ئەڵێن لە خەودا کەسێکی زیندوو هەڵسێودانی شێ لەگەڵ یا مردوو نیشانەی سەرەمەرجی لێ دیارە بۆیە لە مەرگت ترسامەم جارە مەگەر هەر بە خەوت تۆم ماچ کردبێ دەستم بۆ سینە و مەم کرد بردبێ بە تاسەوە بووم بتگرمە باوەش نەم دیوا ئەمرم پاشی من تۆ خۆش
من تۆم لەبەرخۆم خۆش نەویستووە کەسیش ئەم ڕازەی لێم نەبیستووە ئێستاژ ئەم ڕازە کە ئەدرچێنم وجدانی ماتی خۆمە ئەیدوێنم لە پێشمەرگایەتیدا ساڵی 1970 لەگەڵ خولانەوەی چەرخی زەمانە بوو بە ئاگر لێم هەرچی هەمانە ناوێرم نزیک هیچ کامیان کەوم لێم حرام بۆ خۆراک و خەوم ساڵان بە تەمای خۆشی ژیان بووم بە هیوای خۆشی گەل هاوڕێیان بووم تەمام بوو کاتێ دەرچم لە زانکۆ لە کوردستاندا بکەم هاتوچۆ بچمە دیدەنی شار و دێهاتی شاد بم بە شادی گشت هاوڵاتی تەمام بوو باوک و برا و خزمانم ئەرچی هەمویان بخەمە سەرشانم چاکەی ڕەنجدەران زۆریان دەمەوە دەردی هەژاریان لەبیر بەرمەوە بیان کەم بە خاوەن ماڵ و خۆشحاڵی نەبینم چیتر ڕوت و ڕەجاڵی ببمە خزمەتکار تا مردن بۆیان ئەرچێ بەرمە سەر لە جیاتی ئەوان وام دەهاتە بیر ساڵێ لە ساڵان گوزەرانی ماڵ چاکەم وەک ماڵان ئەوەی پەنا بێ بۆ منی دەربەدەر تا کە ماڵەکەی برای بیر و باوەڕ پێم وایە دەمرم دوادیدەنیمە بەجێ دەمێنێ هەرچی کەنیمە ڕۆژێک دێ ئاسۆی ڕۆژهەڵاتی سوور ڕووناکتر دەبێ و نزیک دەبێ دوور بەخێوتان کردم هەیئەی تەحقیقی تایبەتی کەرکووک 1979 بەخێوتان کردم هۆبا بەودایە وجدانم لەژێر قەرزتاندایە وامداری ئێوەم بۆیە لە تاوان پێم وایە ئێسکم ئەکرۆژێ تاوان تاوانی ئەوەی لە پێناوی من ڕێتان کەوتۆتە بەرماڵی دوژمن تاوانی ئەوەی بۆم نەلوا دەرفەت لابم لەسەرتان ئازاری خەفەت قەرزی وڵات و گەلم دایەوە بەڵام هی ئێوەم لەسەر مایەوە خاڵ و خوشکەزا ئامۆژن و مام خوشک و برازا براژن و برام دۆست و دراوسێ برادەر و هاوڕێ ئەوەی جارێک دیم لە دوو هەنگاوڕێ پورزا و خاڵۆژن ئامۆزام و پور خزم و کەس و کار لە نزیک و دوور ئەڕۆم پێشوازی لە مردن ئەکەم لە ئێوەش داوای لێبوردن ئەکەم لە دڕڕەنجانی ئێوە ئەترسام دەنابێ سڵ بووم لە مەرجی بەسام ئاواتەخواز بووم لە دوای ڕۆژی ڕەش بوچی ئازادی بگرمە باوەش بچمە سەر لوتکەی بەرزی حەسارۆست بانگ بدەم بە گوێی خزم و براو دۆست کەم خواست و خۆزگەم گەیشتە ئەنجام هێشتا لە ڕۆژی هیوان نەڕەنجام هەر بە ماندووی ماوم تا ئێستا لە ڕێی چاکە بووم سوێند بە ئاوێستا ئەوەی چاکە بوو لە ژینا کردم هەر بەسەر بەرزی ژیام و مردم وەسێتم وایە هەتا بمێنن لە خۆتانەوە کەس مەڕەنجێنن پرسەم بۆ مەگرن نەکەن بۆم بگرین مەڵێن باقوڕی بۆ لەسەر بگرین گریان کردەوەی بێدەسەڵاتە تووڕەیی شۆڕش خەندەی وڵاتە دەرمانی دەردم ناکا شۆڕ و شین چۆر ڕزگار ئەبین بەبێ شۆڕ و شین لەبری بەرگی ڕەش سەرتاپا خاچی لە بەرکەن هەتا نەمێنێ ماچی
ئیمپریالیزم و بازرگانی جەنگ دەرئەپەڕێنرێن بەن و لەی تفەنگ وڵات جێدێڵن دوژمنانی گەل خۆری ئازادی هەڵدێ لە دەمکەل کاتێ وڵاتی لە خوێنا ڕەنگاو ڕزگاری ئەبێ هەنگاو بە هەنگاو زانست و بیر و پێنووس و مەچەک شەن و پاچ و بێڵ چەکش و داس و چەک بۆ گەل بێ پیر و مناڵ و گەنجی نۆشیجانی کات بەرهەمی ڕەنجی تا ئەوسا ناوی ئێمەش ئەمێنێ پەیکەرمان خەڵکی تێڕا ئەمێنێ تا بە زیندویی لەم سەرخاکە بن وەسێتم وایە ڕوو لە چاکە بن سەرنجامی ژین تەنها مردنە ئەوەی زیندوو بێ چاکەکردنە زیندانی مووسڵ بەشی سێدارە چواردە لەسەر 15 حەوتی 1979 قەرزدارمان بن بەدکار و بەدخوو دایک و باوکتیان لێ کردم دووڕوو دڵیان لە ڕاستم ڕق بوو وەک ئاسن شتی وایان ویست کە پەیدا نابن منیش لەبەر دۆست لە داخی دوژمن بەڵێنم پێدان کە پەیدا دەبن بەڵێنیان پێدام بەڵام لە پاشان بە قسەی شێوفار لێم بوون پەشیمان نە باوکت ژیر بوو نە خانەدان بوو نە ڕەفتاریشی وەکوی ئینسان بوو بەڵام ڕەوشت و شێوەی جوانی تۆ کە باس ناکرێ قەت بە گفتوگۆ ناچاریان کردم پێ لە جەرگم نێم باوکت بدوێنم کە تۆ بدا پێم گۆنا شەکرەسێ و زوڵف وەک چنوور گردن بڕێوی جوانی لە بلور دەم گوڵە باخی نەپشتووی سوور لەکوێ دەتوانم وەسفت کەم لە دوور تۆ بڵێی زوڵفت وەک جاران مابن هەروە چین و لول ڕاوەستا بن جوانترین شێوەت باڵا و بەژن بوو جێی پێ نازینی تۆی شۆڕەژن بوو ئێستەش کە یادم وەکو خۆی مابێ بە یادم دوگمت هەر گرێدا بێ لەو ساوە ڕازت لە من بڕاوە کەشتین خەیاڵم نوقمی ناو ئاوە ئێستا ژوا دەستم لە ژین بەرداوە هۆشم بە وێنەی کەزیت بڵاوە جانە یەکجاری بەجێت دەهێڵم تا هەتا بە دوای ڕازت داوێڵم دەمرم چاوەکەم خەم مەخۆ تۆ خۆش خەمی لە من زیاد جێماوە بوو